جاری لەم ڕووماڵەدا کا سڵاوت لێبێ بەڕێز وەستا ڕەسوڵ دوایین گۆڕانکاری کەرکووک لای ئێوە چییە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرەکانتان. دوایین گۆڕانکاری لە کەرکووک ئێستا جۆرێک لە هێمنی یا جۆرێک لە هێوربوونەوە بە کەرکووکەوە دیارە بەو هۆیەی بۆ دوو هۆکار هۆکارێکیان کە خەڵک زۆری چۆڵی کردو و بەجێ هێشتووە و هۆکارێکشان جۆرێک لە هێزە ئەمنیەکان تیا بڵاو بوونێتەوە منعەتە جەولیان ڕاگەیاندووە. هێزە ئەمنیەکان مەبەستی کێیە؟ پۆلیس و ئاسایش و هەندێک لەو هێزە تازانی کە هاتوونە پۆلیسی فیدرال ئەوانش لەگەڵیانە لە بازە شوێنێک وەستاون و لەو شوێنانەشی کە پێشمەرگە مسەیتەرە بەسەریە پێشمەرگەریە وەستاوە. بۆیە ئێستا جاوەکە با بڵێم ناڵێم وەکو عەسرە وەکو ئێوارەیە تۆزێک هێمنترە تۆزێک هێورترە. بەڕێز وەستا ڕەسوڵ هیچ هەوڵێک هەیە بۆ هەماهەنگی یاخود بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەو هێزانەی کە هاتوون ئێوە وتان کە ئەو هێزانە تەنها ئەو شوێنانی مەبەستیانە لێ جێگیر بوون نەهاتوونە سەر شەقامەکانی کەرکووک و ناو کۆڵان و ماڵەکانی کەرکووک. ڕێکەوتنێک هەیە بۆ ئەوەی زیاتر پێشڕەوی نەکەن بۆی شەڕ نەچێتە ناو شاری کەرکووکە و شەڕ لە ناو شاری کەرکووکا دروست نەبێ؟ من تا ئێستا ئاگاداری هیچ جۆرە ڕێکەوتنێک نیم لەوە نازانم، بەڵام ئەوەی تێبینی یەکەم ئەوانەی کە هێزی ئاسکەرن هاتوون بە شەقامەکانە بە دەبابەکانیانەوە تێپەڕیون بۆ نمونە لەم سەری کەرکووکیا بۆ ئەو سەری کەرکووکیا لە چەپی کەرکووکیا لە ڕاستی کەرکووک ڕۆیشتون ئەو هێزانە نەچوونەتە ماڵان لایەن نەداوە. بەڵام هێزێکی تر هەیە پێی دەگوترێ پۆلیسی اتحادی، ئەوە لەگەڵ پۆلیسا بە تەنسیقەیە بۆ خۆیەتی ئەوە جۆرێک لە تەحەڕوکاتی هەیە بۆ ماڵان و بۆ شوێنان و ئەوانە. هێزەکانی یەکێتی لەکوێن؟ ناتوانم لە ڕووی ئەمنیەوە پێت بڵێم لە چۆن، بەڵام لە چەندەیەکی ناو کەرکووک ئێستا جێگیرن. کەواتە هێزەکانی یەکێتی لە ناو کەرکووکا بوونیان هەیە. جگە لە هێزەکانی یەکێتی هیچ هێزێکی تر لە کەرکووک بوونی هەیە؟ ئێستا لە ئێستا پێم شک نایە لەبەرەوەی بازنەی هێزەکان بچووک بووەتەوە با بڵێن شوێنەکان فەرقەکە ئێستا ڕەنگە هەبێت، بەڵام من نایزانم بۆ تەنسیقە نەماوە پێکەوە. هێزی لایەنە سیاسیەکانی تر بەڕێز وەستا ڕەسوڵ لە ڕۆژ ئاوای کەرکووک پێم شک دێ هەیە لە هەندێک جێگا هەیە. پێشبینیتان چییە بۆ دۆخی داهاتووی کەرکووک؟ دۆخی داهاتووی کەرکووک لەمڕۆوە لە بەیانیەوە واقعێکی نوێ واتە ڕۆژێکی نوێ لە کەرکووک هەڵدێ دەست بە ئیشەکە. ئەوێش یەکەم لە ڕووی ئیداریەوە پارێزگاری پێشوو تەواو بۆ ئەرکەکەی پارێزگارێکی تازە هاتوۆتە سەر حکۆم و لە ڕووی بە وەکالەتە هەڵبەتە و پارێزگایە ئەوە لە ڕووی پەیوەندی لایەنە سیاسیەکانەوە ئەبێ بە شێوەیەکی تازە داڕێژرێتەوە و هەوڵی خێرخوازانیش بدرێتن بۆ ئەوەی لەگەڵ ئەو لایەنانەی کە ئێستا بەدەستڕەوی عەسکەری سەرکەوتون واتە حکوومەتی عێراقی کە ئێستا بە سەرکەوتووە بەسەر کەرکووکە ئەبێ بیر لەوە بکرێتەوە بە شێوەی دەستور لە چوارچێوەی دەستورە لە پرانسیپەکانی دەستور دەرنەچێ حکومڕانی کەرکووک بکرێ. بۆیە هەموو ئەو شتانەی کە باسم کرد دەچنە چوارچێوەی ڕۆژێکی نوێەوە لە کەرکووک کارکردنی نوێ لە کەرکووکە. باشە تۆ ئاماژەت بۆەوە کرد کە سبەینێ ڕۆژێکی نوێیە بۆ کەرکووک واقعێکی ترە پارێزگاری کەرکووک لادراوە لە ڕووی ئیداریەوە گۆڕانکاری کراوە هێزەکانی یەکێتی لە کەرکووکن چۆن مامەڵە لەگەڵ ئەم واقعی ئێسەی کەرکووک هاکەن لە کاتێکدا خێڵگەنەوتیەکانی کەرکووک لەژێر دەسەڵاتی حەشدی شەعب و هێزەکانی سوپای عێراقدایە. هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 3 ساڵ و نوێی ڕابردووە بۆ تاکە مەترێکش پەیوەندی نەبووە بە مەسەلەی ئیدارەدانی بیری نەوتەوە بۆ یەک جاریش هیچ پێشمەرگەیەکی ئێمە نەچۆتە ناو بیرە نەوتەکانەوە داگیری بکە، بەڵکو ئەو نەوتەی کە لە کەرکووک بۆ لە 4 جێگا من قسەی لەسەرەکەم ئەوانەی تر حەقم نییە. ئەم 4 جێگایە نەوتی بابە گوڕگۆڕ، نەوتی زەمبور، نەوتی هەنجیرە، نەوتی خەبازە لە ژێر دەسەڵاتی پۆلیسی فیدرالی عێراقا بووە. هیچ پەیوەندەیەکی لە دوور و نزیکەوە بەهین نەبووە بە مەسەلەی پێشمەرگە بەڵکو بەس هاوکاریان بووە غازی شیمالش بە هەمان شێوە کە هەموو غازی عێراقەدا. بۆیە پێشمەرگەی ئێمە پێشمەرگەکانی یەکێتی وەکو قووەت وەکو هێز یەکێتی لە کەرکووک بە هێزە، چونکە خۆتان نەزانن خەڵک لە کەرکووک
ئەکسەریەتێکی زۆری یەکێتیە بەڵام وەکو پێزی پێشمەرگەی کوردستان منەڵێم زووە بۆ ئەوەی جارێ ئەو مەسەلە ئەمنیە لەگەڵ لایەنەکانی ترا ڕێکخرێتەوە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتووە بتواندرێ قسە لەسەر هەموو لایەک کرێبش ئەرچی زۆرتر ئەرچی ئەنجومەنی محافەزەی کەرکووکە ئەو مەسەلە ئەمنیانە ڕێک بخاتەوە و ئەرچی لایەنە سیاسەکانە بەیەکەوە دابنیش. لەگەڵ ئەم واقعە تازەی کەرکووکتا پێتان وایە زەمینی ئەوە بسازێ کە ئیداری هاوبەش پێک بێ لە داهاتوودا لە کەرکووک؟ ئەوە دەبێ یەکێک بێ لەو خاڵانەی کە لە ئەولەویاتی کارەکانیان دەبێ گەر ئیدارەیەکی هاوبەش دروست نەبێ ناتواندرێ کۆمیتەیەکی سەربازی هاوبەش یا ئەمنی هاوبەش دروست بکرێ کە ڕەنگە ئەمە لێرە و لەوێ دوای ئاگری لێ بکەوێتەوە بۆیە ئەبێ وەرچی دوو لایەنە بە دەرەجەی یەک خۆی ئەو مەسەلە سێلایەنە ئەبێ ئەقتەکە سێلایەنە ئەبێ لایەنی کوردی لایەنی بەغدا و لایەنی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەم سێلایەنە بەیەکەوە ئەبێ ڕێکەون کار بکەن لەسەر دروستکردنی لژنەیەکی تەنسیق و یاخود لژنەیەکی ئامانجی بۆ ئەوەی بتوانن کاری ڕۆژانەی ئەو کێشە و مەشاکلانەیەتە پێشەوە بتوانن جێبەجێ بکەن چونکە بە تاکید ئێستا کە هێزی چەکدار لە ناو شارە هەیە هی کورد هەیە هی عەرەب هەیە جەیش هەیە پێشمەرگە هەیە ئاسایش هەیە پۆلیس هەیە ئەگەر لیژنەیەکی تەنسیق هەمیان پێکۆکۆ نەکاتەوە بەریەککەوتن دروستە بێت لە ڕووی سەربازیەوە بۆی ئەو بەریەککەوتنە زوو چارەسەر بکرێت پێویستی بۆ لیژنە تەنسیقا هەیە. زۆر باشە پێشبینیتان چییە بۆ داهاتووی کەرکووک؟ پێشبینی ئەوەکەن کە ئەم هێزە یاخود هەستان بەوە کردو ئەم هێزە بوێ جموجۆڵی زیاتر بکات پێشڕەوی زیاتر بکات؟ پێم وایە ئەو هێزە سەربازیە لە دەوری کەرکووک لەوا چارکە مەهامەکانی تەواو بوو بێت چونکە ئەوەی کە معلوم بووە ئەو شوێنە کۆنە سەربازەکانی کەس بەدەست سوپای عێراقەوە بۆ داوای کردووە ئەوانشی هەمووی دەست بەسەرا گرتووە ئەو بیرە نەوتانەیەکشی کە ئەم نەوتانەی باسم کردجگە لەوە ئەمڕۆ ئێوارە دەستی بەسەر هەردوو شێڵگەی نەوتی ئاڤانە و بای حەسەنا گرتووە و دەستی بەسەر زۆربەی ئەو مقەڕاتانەیە گرتووە کە خۆی لەبەر چاوی بۆ پێی داوە لەگەر ئەو ڕێگا ڕئیسیانە لە دەوری کەرکووک کە سەورەکە مارکەکەی بەرەتەواو بچێ بەڵام من گومانم هەیە ئەو هێزە پێشڕەوی بکە بەرەو نزیکی نێوانی هەولێر و کەرکووک لەو منتیقەی پردێ و دووبز و ئەوانش جێگیر ببێت بۆیە ئێستا قەلەقیەکی لەو بارەوە لای ئەو خەڵکی ئەو منتیقەیە دروست بووە چونکە ئەو هێزەش هەست بە هیچ جموجۆڵێک کراوە یان ئەمە تەنها پێشبینیە تەنها خوێندنەوەیەکە یاخود ئەوان جموجوڵیان هەیە لەو بارەوە ئەیانەوێ پێشڕەوی بکەن بشتنە و ناوچانە بۆ نمونا و ڕەفڵە دەبا بە زۆرەی کە ئێوارێ لە ڕێی سلێمانیەوە لە ڕێی کەرکووکەوە بۆ هەولێر ڕیزی بەستووە ئەوە معلومە ناڕوات و ناگەڕێتەوە خۆشی ڕێک ناخاتەوە بۆی لە مەعسکەرێکا بمێنێتەوە بەڕیز وەستاوە ڕوو لە هەولێر ئەوە معلومە بەرنامەچی هەیە بۆیە وە خوێندنەوەشمان بۆ جەوەکە وایە کە ئەوان هەندێککە مەهامیان ماوە لە مانتیقەکە دیارە ئێمە باش سەری لێ دەرناکەین بەڵام لە ڕێی سلێمانی لە ڕێی هەولێر گومان دەکرێت شت بکات. بەڕێز کاک وەستا ڕەسوڵ پێشبینی ئەوەکەن کە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەی ئێستادا بکەن پێشتر بەس لە یەکریزیە کرا ئێستا یەکریزی لەو ناوچانە بوونی نییە تەنانەت هێزەکان یەکتر تۆمەتبارەکەن و تۆمەتێکی زۆری شەخەنە پاڵ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیەکەن کە لە کاتێکدا هێزەکانی تر هێزە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان لەگەڵ ئێوەدا یەکریز نین و هاوکاری ئێوە نەبوون لە سەنگەرەکان بەداخەوە ئەو مەچینە ئەقڵە ژەنگاویە ئەعلامیەی کە لە 2 ڕۆژ 3 ڕۆژی ڕابردووە کار لەسەر تەخوینکردنی قارەمانەتی هێزی پێشمەرگەکە هی ئەوەیە بەڕاستی بدرێتە دادگای پێشمەرگە و دادگای خەڵک ئەوە دەبوایە بۆ بەرامبەرەکەمان بۆ نەیارەکەمان بەو شێوەیە زاق و زریقی بکردبایە بەڵام وا دیارە ئەوانە هەموو جارێک چەپڵیان بۆ ئەو لێداوە تۆزێ حەلوایان بەرکەوێژینە بۆ هیچی تر نەبوو هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی ئەوەی دوێنێ ئەو بۆی دەقیڕان ئەو مەحوەری چواری باشووری کەرکووکە من لێ پرسراوی بوومە تاکە مەحوەر بووە لە دووسەوە لە جەرەولاوە دووس داقووق
کەرکووک ڕۆژئاوا تا دەگاتە مەحوەرەکانی مووسڵش 4 ساعات تا 5 ساعات توانی بێتی لەبەرەو هێزە گەورەیە شەڕی کردبێ و خۆی ڕاگرتوێ و کۆمەڵی شەهیدی قارەمانی بەخشی بێ. ئەسڵەن مەحوەری ڕۆژئاوای کەرکووک بۆ تەنیشتمەوە بۆ لە یەک جێگا ساعاتێ شەڕی نەکردووە. ئەم مەچینای ئەلامیە ژەنگاویە لەبەر ئەوەی لایەنەکان لە پاڵی بووە ئامادە نەبوو کەم تا زۆر باسیشی بکە. و ئێمە خۆمان پێمان ناخۆشە لە هیچ جێگایەک پێشمەرگە شەهید بێت چونکە هەموو برای ئێمەن هەموو پێشمەرگەی ئێمەن. بەڵام ئێمە لەم شەڕەیە تێزگەی چ شەهیدمان داوە ئەگەر شەڕمان نەکرد بێ ئەگە خۆمان نەگرت بێ و ڕامان کرد بێ ئەگە تەقەمان نەکرد بێ ئەگەر ڕێککەوتنمان هەبوو بێ ئەو شەهیدە قارەمانەوە ئەو بریندارانەمان بۆ داوە پێم بڵێن ئەمە سڕەکەی لەکوێیە. بۆیە ئێمە بۆشتان بۆ دڵنیاکەمەوە ئەو کاتانەی کە ئەم کە ئەوان هجومیان کردە سەرمان لە ئەوڵەوە هەتا ئەخیر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بە لێپرساوی یەکەمیەوە کە کاک مەسعودە بە کە دووەمیەوە کە کاک کۆسرەتە و کاک شێخ جەعفەرە وەزارەتی پێشمەرگەیە ئەو جا داهاتە سەر من کە مەسئولی مباشری ئەم وەسعە بوومە بەیەک گشتیانم لە نقطە بە نقطە ئاگادار کردەوە. کاک شێخ جەعفەر بۆ خۆی مەیدانی لە ناو شەڕەکە لە تەنیشتم بووە لەگەڵم دانیشتووە ڕێنمایی کردوین کاک کۆسرەت خۆی هاتۆتە کەرکووک بە بەردەوامی ئێمە هەموو لایەکمان ئاگادار کردەوە لەم هەنگاوانە و پێشتریش ئەوە سەیرەکە ئەوەندە بە بێویژدان قسەی کردەوە عەلامە پێشتریش ئێمە لە بەردەم ئەم بەڕێزانەیە تاکیدمان کردوتەوە پێداویستەکانی ئێمە چەک و تەقەمەنیەکانی ئێمە باینی نیو سەعات شەڕە لەگەڵ هێزێکی وا گەورەی زەبەلاحی وەک عێراقا ئەوان وتیان چۆنە بێ نیو سەعات زۆر کەمەوتم با خاتری ئێوە ببێتە ڕۆژێ یا ببێتە چەند سەعاتێک یا ببێتە ئەوە گریمان 7 ڕۆژش خۆمان پێ ڕاگیراگە تاکتیکەکان وەگە سەنگەرەکان زۆرتر قایم کرێ. بەڵام کاکە ئەو هێزەکەی زۆر هێزێکی گەورە بوو. ئێوە پێشتر سەرکردایەتی سیاسی کورد فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانتان ئاگادار کردبەوە لە نەبوونی چەک و تەقەمەنی پێویست؟ بەڵێ من لە دوو کۆبوونەوەی فراوانە کە یەکیان سەردەم فەرماندەی دیواکانیشی لێ بووە کاک مەسعود پێی کردوین و یەکێکیان جەنابی کاک کۆسرەت پێی کردوین هەردووچی لە شاری کەرکووک لە بەردەمی هەموو مەسئولینی تەنانەت حیزبیش هەردوو لە من تاکیدی ئەوەم کردوتەوە کە ئێمە تەنها و تەنها بایی نیو سەعات یا زۆر خاترتان بگرم چەند سەعاتێک فشەک و تەقەمەنی ئەم هێزەمان پێیە. بارزانی وەڵامی بۆ ئەو داواکاری ئێوە چی بوو؟ وەڵامی ئەوان زۆرتر لایەنە معنەویەکە بوو نەک دابینکردنی لایەنە شتەمادیەکان چونکە هەمومان دەمانزانی کە لە ئیمکانە نییە لە وەزارەتی پێشمەرگە شتێک دابینکرێ بەڵام ئەوەی ئێمە هەوڵمان بۆ ئەدا دوو شت بوو. یەکەمیان ئەمانویست ڕفراندۆم نەکرێت لە ناو سەدا بڕێنراوەکان پێمان وا بوو دەبێتە مای زەرەر و سەرخواردنی شاری کەرکووک. دووهەمیشیان کە ئەم شەڕە هاتە پێشەوە دەمانویست بە هەرەوە کارێک بێ خۆمان لادەین لەم شەڕە بۆ ئەوەی ئەگەر ئێمە خۆمان لەم شەڕە لابدەین هێزەکەمان بە سەلامەتی دەرەچێ باشترە. بەڵام بەداخەوە هەردووچیان بە عەقڵی منطق بیری لێ نەکرایەوە بە عەقڵی هێز و قووەتی منطق بیریان لێکردەوە بە سەرمانە فەرزیان کرد. ئێمە لە عەسکەریە نەرێتێکمان هەیە فەرمانی فەرماندەکانمان جێبەجێەکەین بەڵام لە مەسەلەی ڕفراندۆمی هەرێمی کوردستانە منطقی هێزیان لە باکارێنە لە باسی منطقی ژیری و بیرکردنەوە لەوەی ئەگەر نەتیجەی ئەم ناوچەدا بڕێنراوانە بەرەو چۆ بگا و بۆچیە بێ. بۆیە من بۆ خۆم لە هەردووچیان بەگلەییم بەڵام تەنفیزشم کردو چونکە من کادیر و فەرماندەیەکی ئەم هێزی ئێوە هۆکاری پێنەدانی بەڕێز وەستا ڕەسوڵ هۆکاری پێنەدانی چەک و تەقەمەنی پێویست بۆ میحوەرەکەتان بۆ ئەو سەربازگانە بۆچی ئەگەڕێنەوە لە کاتێکدا ئێوە خۆتان داواتان کردو ئاگادارتان کردوونەتەوە کە چەک و تەقەمەنی پێویستان پێ نییە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو هێزانە ببنەوە کە مەترسیان لەسەر بوو لە ماوەی ڕابردوودا هێرش بۆ کەرکووک بکەن و ئەمڕۆ کردیان. لە ڕاستیە ئێمە 3 ساڵ و نیو هێزەکانمان لە شەڕایە لەم 3 ساڵ و نیوەیە هێزەکانمان زۆرمان دووە نەک هەر تەقەمەنی بەڵکو خۆراک و جلوبەرگ و پێڵاویشی پێ نەدراوە. لە ڕاستیە لە ماوەی ئەم 3 ساڵەیە ئێمە ئەوەندە بەبێ ئیمکانیاتی زۆربەی کات لەسەر خێرخوازی خەڵک و لەسەر گیرفانی خەڵک و لەسەر کاری خەڵک ئێمە توانیومانە ئەو هینە بکەینەوە توانیومانە ئەو شەڕە بەرینە ڕێوە کە شەڕێکی نەخوازراوی داعش بۆ بەسەرمانە فەرز کراوە. بەڵام ئەوەندە لە لامان شیرین و گەورە بووە کە خاچی کەرکووک بپارێزین و بچین شەڕ بکەین نێرین داعش دەنجی بگاتە ناو کەرکووک چونکە ئەگەر داعش بهاتایەتە ناو کەرکووک
بەبێ گومان ئەوە کارەساتێکی گەورە ڕووی دەدا. بەڵام دوایی کە تەحویری شەڕەکە گۆڕا بۆ هێزێکی گەورەتر، بۆ چەچێکی گەورەتر، بۆ اتفاقێکی گەورەتر، ئەتوانم بڵێم بۆ دوو دەوڵەتیش نەک بۆ دەوڵەتی، هێزی کۆکەرەوەی دوو دەوڵەت بۆ لە مەنتیقەکەیە. ئەمەوێ ئەوەت پێ بڵێم بەهێزی ئەم سوپایە لەوەیە بووە یەک فیشەکی کەلاشنکۆفی نەتەقاندووە، یەک فیشەکی بیکەسی نەتەقاندووە کە ڕوبەڕووی من هاتووە، یەک زەلامی بینی بێ و یەک تەقەکەری بینی بێ لە بەرامبەریە یەک گول لە تۆپی پێوە ناوە بە دەبابە یاخود بە دۆشکە یاخود بە گولەی کالیبەر، یعنی لە گولەیەکی دۆشکە کەمتری بە هیچ کەسێکی ئێمەوە نەناوە. واتە هێزێک بەم تەکنۆلۆژیا تازەیە کە شەڕ بکە بۆ نمونە بە شەو هجومیان کردەوە سەر ئێمە، یەک لایەتی سیارەی هەڵ نەکردووە لەبەرەوەی دووربینی نازووری شەوی پێ لە دەبابەکانیە و پێشی خۆشی ئەبینێ و منش لە دوورەوە هەستی پێ ناکەمتانێتە بندەستم. ئەمانە تەکنۆلۆژیانە یعنی گاڵتەی پێێنیوە بالمقابل ئێمە ئەو چەک و تەقەمەنیەی کۆمەلگای نێودەوڵەتی لە 3 ساڵ و نیوی ڕابردووە لە ڕێی وەزارەتی پێشمەرگەوە بۆ هێزی پێشمەرگیان هێناوە لە ڕاستیە بەشێکی یەکجار کەمی کەوتە دەزەم مەحوەرانەیە